بەدەمەوە نەهاتن و خەمساردی لە بەرامبەر ئەم داواکاریانەی ئێمەدا کە پەیوەندی بە پاراستنی گیان و ڕۆحی مرۆڤەکانەوە هەیە. ڕۆشتنی تەنکەرە سوتەمەنەکان بەنێو شارۆچکەی دەربەنی خاندا و بەرزبوونەوەی ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ دوجار هاوڵاتیانی شارۆچکەی دەربەنی خانی هێنایە سەر شەقام و لە ناوەڕاستی شاردا و لە بەردەم قایمقامێتی قەزای دەربەنی خاندا گردبوونەوەیکی جەماوەریان ئەنجامدا کە تێیدا داوایان کرد دەسەڵات سنوورێک بۆ ڕۆشتنی تەنکەرە سوتەمەنەکان دابنێت ڕێگای تایبەتیان بۆ بکاتەوە چونکە بەوتەی ڕێکخرانی کەمپینەکە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنوورەکەدا. ئەم خەڵکەی تر چیتر سەبری نەماوە. ئەوە یەکم بۆیە من لێرە پێشنیاری دەکەم بۆ کاربەدەستانی ئەم شارە و بۆ حکوومەتی هەرێم چۆن بەرنامەی پترۆ دۆلار هەیە لە شارەکانی تر کە لە هەموو بەرمیلێک دۆلاری خرێتە لە ئێمەش داواکەین باجێک دابنرێ لەسەر ئەو تانکەرانە وەکو پترۆ دۆلار پێڵێن پترۆ شاری دەربەنی خان بێ بۆ ئەوەی دابین بکرێ بۆ ئێمە وەک مامۆستایانی ئاینی لە گربوونەوەکەدا مامۆستایانی ئاینی و گەنجان و ڕۆشنبیرانی ناوچەکە و 13 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەژرالیان تێدا کردبوو کەمپینێکیان بە ناوی کەمپینی داکۆکیکردن لە خەڵکی دەربەنی خان دروست کرد و یاداشتێکیان بۆ هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێم و ڕایگشتی دەرکرد کە تێیدا 7 خاڵیان خست بۆ ڕووتاوە گرفتی ڕۆشنی تەنکەرە سوتەمەنەکان بەنێو شارۆچکەی دەربەنی خاندا چارەسەر بکرێت. هەموو ڕۆژێ مردنیەکە بۆ ئێمە لە شاری دەربەنی خانین هەموو دەقێکمان ترسیەکە گیانی هاوڵاتیان بەڕاستی لە مەترسیایە و ئەو ڕێگایش بەڕاستی بۆتە ڕێگایەکی مەرێک. لەلایەکی تریشەوە کۆمەڵی کوردستانێکی سەوز لە دەربەنی خان یاداشتێکیان دەرکرد و تێدا نیگەرانی خۆیان لە فەوتانی ئەو سەدان درەختە دەربڕی کە بەهۆی تەنکەرە سوتەمەنەکانەوە لەناو چوون. بە باوەڕی ئێمەوەی کۆمەڵی کوردستانی سەوز ئەم ڕێگا لەبار نازانین بۆ ئەوەی کە ئەم تەنکەرانە پیادا هاتوچۆ بکەن بە دڵنیایی و ئێمە توانین ئەوە بڵێن کە ناتوانین ئێمە لە ئایندەشدا سوود لە ئاوی ژێر زەویش وەربگرین. لە کۆتایی گربوونەوەکەدا قایمقامی قەزای دەربەنی خان دوای پاڵپشتیکردنی خۆپیشاندەران داواکاری ئەنجامدەرانی کەمپینەکەی بەڕەوازانی بەڵێنی بەرزکردنەوەی یاداشتەکە و دابینکردنی بودجەیەک بۆ نۆژەنکردنەوەی تونێلی دەربەنی خان و گۆڕینی ڕێڕەوی تەنکەرەکان و چاکردنەوەی ڕێگاکانی دەرەوەی شاری باوڵاتیاندا. ئێستا بودجەیەک تەرخان کراوە بۆ نۆژەنکردنەوەی تونێلەکە کە ئەمڕۆ ئێمە لەگەڵ سەرۆکی شارەوانی بە تەمای سەردانی پارێزگاری سلێمانی بکەین بۆ ئەوەی بدرێ بە کۆمپانیایەکی مختص لە بواری تونێل و ڕێگاوبانە. ئەنجامدانی ئەم گربوونەوەی دوای سووتانی تەنکەرێکی سوتەمەنی هات لە 5 تەمووزدا لە نێو تونێلی دەربەنی خاندا کە بووە هۆی گیان لە دەستدانی شۆفێری تەنکەرەکە و سووتانی زیاتر لە 200 مەتری تونێلەکە و داخستنی ڕێگای دەربەنی خان سلێمانی بۆ ماوەی چەند ڕۆژێک. بەپێی ئامارەکانیش لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 61 ڕووداوی هاتوچۆ لە سنووری قەزای دەربەنی خاندا ڕووی داوە کە بۆ هۆی شەوە 16 هاوڵاتی گیانی لەدەستدا و 101 برینداری لێکەوتوتەوە 83 ئۆتۆمبیلیش زیانیان پێگەشت و لەگەڵ وەرگەڕان و سووتانی 20 تەنکەری سوتەمەنی تەنها لە 6 مانگی ڕابردوودا کە لێپرساوانی هاتوچۆش بۆ خراپی ڕێگاوبانەکان و یەک ئاراستەیی ڕێگای نێوان دەربەنی خان سلێمانی دەگەێڕنەوە. بابانە نۆرێن ئارتی دەربەنی خان.